لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە مەراسیمێکدا کۆتایی هاتنی کارەکانی لیژنەکەیان ڕاگەیاند. لەو مەراسیمەدا کە بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای کۆمەڵ و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێوەچوو، خەڵاتی ڕێزلێنان بە سەرۆکەس و دام و دەستگایانەدا دابەشکرا کە بۆ سەرخستنی کۆنگرە هاوکاری لیژنەکەیان کردووە. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێت هیوادارین بەرەنجامەکانی کۆنگرە ببێت بە هۆکاری بەرەو پێشچوونی زیاتری ڕێکخراوەکەیان. ئەمڕۆ کۆتاییمان بەکارەکانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هێنا بە سوپاس و پێزانین بۆ ئەو بەڕێزانی کە لە میانی کۆنگرە و کۆنفرانسەکان هاوکارمان بوون، وەرگانەکان، هەروەها ئەندامانی لیژنە فەرعیەکان، سەرۆک و ئەندامانی لیژنە فەرعیەکان کە هاوکار و هەماهەنگمان بوون. ئەمڕۆ کۆتاییمان بەکارەکانی لیژنەکەمان هێنا و سوپاس بخوا لە مەراسیمی خنجیلانەیە سوپاس و پێزانینەوە کەسانەمان کرد. هیواداری ئینشاءڵڵا ئەنجامەکانی کۆنگرە بێتە هۆی بەرەوپێشوونی زیاتری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. سەرۆک و ئەندامانی لیژنە فەرعیەکانی کۆنگرە بە سەرکەوتنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دڵخۆشن و مەراسیمی ڕێزلێنانەکەیان بەرز دەنرخێنن. خۆشحاڵین لە ماوەی ڕابردووە هاوکاری لیژنەی باڵا بووین بۆ بەستنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. سوپاسی لیژنەی باڵاگەن کە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنان پێبەخشین. هیوادارین دەرئەنجامەکانی کۆنگرە ڕێکخراوی قوتابیان بەرەو سەرکەوتووی بووە. دیارەکە ڕێکخراوی قوتابیان هەم خۆشی و هەم ئەو قوتابیە بەڕێزانە و هەم ئەو لیژنە پڕشکۆ و جوانەی کە لە ناویا هەن و ئامادەسازیان بۆ کردو هەمویان گەوهرێکی زۆر مەزنن کە لەم ڕۆژە و لەم ئەسڵی قەیرانی پەروەردەیە بوونیان هەیە لەم ڕۆژەیە. ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە بەناسین ببینین بەکارکردنیان بەوەی کە ئەو هەڵوێستە جوانانی ئەو لیژنەیەمان بینی ئەومان و بوونەمان بینی خۆمان بە خۆشحاڵ زانی کە ئێمەش بەشێک بین لەو لیژنەیە هاوکارێکی بچووکیان بکەین هەتاوەکو کۆنگرەیەکی سەرکەوتویان بەنسیب ببێت ئینشاءڵڵا کەواش بوو. لە 9 مانگی ئابی ئەمساڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆنگرەی شەشەمی خۆی گرێدا و تێیدا سکرتێر و دەستەی کارگێڕی سکرتاریەت هەڵبژێردران. هەروەها پەیڕە و پرۆگرامی ڕێکخراوەکە هەموارکرایەوە و ستراتیژی کاری ئاینداش دیاری کرا. لە ئێستاشدا حەسەن عومەر کە متمانەی ئەندامانی کۆنگرەی بەدەستێنا وەک سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەست بەکار بوو.